بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەدانایی خوای پەروەردگار دەرفەتی پێبەخشینەوە لەگەڵ میوانە هەمیشەیی بەرنامەکەمان جەنابی مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر بێگومان لە ئەڵقەی ڕابردوودا باسمان لەوە کرد کە لەم ئەڵقەیەدا باز لە پندوەرگرتنەکەین لە گەلان و میلەتانی پێشخۆمان. مامۆستا جان سڵاوی خوات لەبێت. سڵاوی خوا لە جەنابیشت کاکدانە. وەک لە ئەڵقەی ڕابردوو باسمان کرد لەم ئەڵقەیە باز لەوەکەین چۆن ئێمە پندوەر بگرین لە میلەتان و کۆمەڵگەکانی ڕابردوو ڕووداوەکانی ڕابردووی خۆمان چونکە یاساکانی خوا لە ژیانی بەشەریدا ینی هەمیشەی و گشتگیرن وەک جەنابت ئاماژەت پێ کردووە. جارە با لەوە دەست پێ بکەین مەبەست چێ لەوەی کە ئێمە پندوەر بگرین لە ڕابردوومان چه سوودێکی هەیە ئێمە پند لە ڕابردوومان وەربگرین؟ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. پند وەرگرتن لە ڕابردوو لەواتە لە مێژوو کاتێک مەیسەر دەبێ کە لە ژیانی بەشەردا وەکو خوا هەواڵی پێداوین کۆمەڵێک یاسا هەبن ئەو یاسایانە جاری بن و بەردەوام بن. چۆن؟ چ کاتێک ئینسان دەتوانێت پێشبینی بکات کە مانگ دەگیرێ یا خۆر دەگیرێ کاتێک کە کۆمەڵێک یاسا هەبن یاسای گردوونی فیزیایی کە بەپێی ئەو یاسایانە مانگ دەسوڕێتەوە بە دەوری زەویدا بە دەوری خۆیدا و خۆر حرەکەت دەکا یعنی ئەگەر هاتبا و پاشاگەردانی وایە لە بوونەوەردا هیچ زانانگ نەیەتوانی پێشبینی هیچ ڕووداوێکی گردوونی بکە. و ئێستا ئێمە کە دەزانین فلان ساڵە مانگ دەگیرێ فلان ساڵە خۆر دەگیرێ لەو دوسێ شەوەی ڕابرد مانگ یەک لە سەرسێ قەبارەی خۆی گەورەتر دیار بوو. بۆچی؟ چونکە دوورترین مەسافەی مانگ لە زەویەوە نزیکەی 460,000 کیلۆمەترە. دوورترین کە مانگ بە دەوری زەویدا دەخولێتەوە کاتێ زۆر دوور دەکەوێت تۆ دەگاتە 460,000 کیلۆمەتر. نزیکترین ماوەی مانگ لە زەوی بریتە لە 340,000 و ئەوەندە کیلۆمەتر ینی تقریبا 120,000 کیلۆمەتر نزیکتر کەوت بۆ مانگ لە زەوی بۆیە یەک لە سەرسێی قەبارەکەی زیادی کرد بوو. جا دەڵێن ئەو هەر 30 ساڵ جارێک مانگ ئاوا نزیک دەکەوێتەوە لە زەوی واتە قەبارەکەی گەورەتر پێشان دەدرێت کە بە تاکیدەوە کاریگەریشی هەیە بۆ سەر هەڵکشان و داخشانی دەریاکان کە ڕاستەخۆ پەیوەستن بە هێزی کێشندەی مانگ بۆ زەوی و ئەوانە. مەبەستم چ کاتێک زانایان دەتوان پێشبینی ئەو ڕووداوانە بکەن کاتێک کە کۆمەڵێک قانون هەبن بەپێی ئەو قانونانە دەتوانن پێشبینی بکەن. خوا لە ژیانی بەشەردا کۆمەڵی یاسای داناون ئەو یاسایانە لە سەردەمی نوحدا عەلەیهی سەڵات وەسەلام کە یەکەمین پێغەمبەری بووە کە بە بەرنامە هاتۆ بۆ کۆمەلگایەکی بەشەری لە دوای ئادەم عەلەیهی سەڵات وەسەلام و لە سەردەمی ئیبراهیم و پاشان هود و صالیح و شوعەیب و موسا و عیسا و محەممەدی عەلەیهیم سەڵات وەسەلام. ئەو یاسایانە کە کاتی خۆی دایناون خوا لە ژیانی بەشەردا دیارە بەردەوامن. بۆیە ئێستا ئێمە دەتوانین پند وەربگرین لەوەی کە بەسەر هاتی لە بەسەر گەلی نوح هاتووە ئەوەی کە بەسەر گەلی موسا هاتووە بەسەر گەلی ئیبراهیم هاتووە. بۆچی پندی لێ وەردەگرین؟ چونکە کاتێک کە گەلی نوح هەڵەیەکیان کردووە و تووشی سزایەک بوون خوا دەفەرمێت پندیان لێ وەربگرن یعنی ئەگەر ئێوەش هەمان هەڵە بکەن هەمان سزا بۆ ئێوەش مەیسەرە لە ڕێدا. مامۆستا ناکەوینە هەڵەوە ینی بگەڕێنەوە بۆ مێژوو بۆ سەردەمی زۆر لە پێشینەی خۆمان ینی بەراوردیکین بە ئێستا بۆ پند وەرگرتن مەبەستم؟ نەخێر بەگشتیت ئەمە هەڵبەتە بەگشتی دەڵێن بەڵێ ژیانی بەسەر زۆر گۆڕانی بەسەردا هاتووە لە ڕۆمادیەکەیەوە بەڵام لە ڕووی جەوهەریەوە بەشەر هەر بەشەرە مرۆڤ هەر مرۆڤە مانگ و خۆر هەر مانگ و خۆرن ینی مرۆڤی پێش مێژوو وەکو چۆن پێویستی بە تیشتی خۆر و بە هەوا و ئاو و خواردن بۆ مرۆڤ ئێستاش هەر پێویستی پێێتی بەڵامگەرە و کاتە ڕەنگە لە هەندێک لە قۆناغەکانیدا گۆشتی کاڵی خواردبێ دوای فێر بۆ بیبرژێن دوای ئاگری دۆزیوەتەوە ئەگە پێشێ بەدەست خواردی دوای ئێستا بەچە خۆشنگاڵ دەیخوا بەڵام گرنگی هەر دەبێ بخوا جا بەدەست دەخوا یا بەچە خۆشنگاڵ گرنگی هەر دەبێ شتێگەر بخوا. جا ئەگەر کاتی خۆی لە ئەشکەوتدا ژیانی بەسەر بردووە دوای وردە لە بەرد خانووی دروست کردو ئێستا بەڵێ لە خشتی سوور و لە جۆرەها
مادە و شتی عجایب دروستی دەکا بەڵام گرنگەوەیە دەبێت نوایەکی هەبێت تێدا بژی نە پند وەرگرتن لە مێژوو نەبەسراوەتەوە بۆی کە ئەوانی جۆکو ئێمەش یابن واتە لە هەموو وردەکاریەکانیدا وەکو ئێمەش یابن خوای پەروەردگار لە چەند شوێنێک لە قورئاندا بۆمان باز دەکا پند وەرگرتن لە مێژوو فاعتبروا يا أولي الأبصار لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب لشوين دەفەرمێ فاعتبروا يا أولي الأبصار أي خاون عقلان پند وەربگرن لە ئاەتەکەی کە دەفەرمێ لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب لە جێڕانەوەی بەسەرهاتی ئەواندا پند هەیە بۆ خاوەن عقلان وەکو گوتم پندەکە کاتێک وەردەگیرێ کە بگونجێ ئەوەی بەسەر ئەوان هاتووە لەسەر هەڵەکانیان بەسەر ئێمەش بێت تەماشا خوای پەروەردگار لە سوورەتی قەسەسدا دەفەرمێ وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون ئێمە فەوتێنەری ئاوەدانیەکان نەبووین مەگەر خەڵکەکەیان ستەمکار بوو بێ ئێستا هەروایە ئەگەر کاتی خۆی کۆمەلگاکان بەهۆی ستەمەوە فەوتاون ئێستا هەروایە بەهۆی قۆڕەخکاری و فەوتاون ئێستا هەر دەفەوتێن ئەنجا خوای پەروەردگار لە سوورەتی ئیسراءدا دەفەرمێ وإذا أردنا أن نهلك قرية أمرنا مترفيها ففسقوا فيها فحق عليه القول فدمرناها تدميرا ئەگەر ویستمان ئاوەدانیەک لە بین بەرین فەرمان دەکەین بە خۆشگوزەرانەکانی واتە فەرمانیان پێ دەکەین بە چاکە ففسقوا فيها خراپەکاری تیا دەکەن لادانی تیا دەکەن فحق عليها القول فدمرناها تدميرا قسەی لەسەر پێویست دەبێ واتە بڕیاری خوای لەسەر دێتە دی کاولی دەکەین ئەمە ئەگەر نەگونجێ ئێستاش بێتە دی خوای پەروەردگار لە ئاەتەکانی کە فەرموویەتی پێمان نافەرمێت تەماشای بەسەراتی پێشوەکان بکەن و دەرس و پند و عیبرەتی لێ وەربگرن کەواتە بێگومان خوێندنەوەی مێژوو و سەرنجدانی ئەزمموی ڕابردووان لە شێوەی گوزەرانیان شێوەی حکومڕانیان زۆر جێ دەرسە جێ پەندە ئەلبەتە بەڵام خوای پەروەردگار هەمیشە دەیبەستێتەوە بەچێوە فاعتبروا يا أولي الأبصار لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب خۆ ئینسان ئەگەر سەرنج نەدا تێوەڕان نەمێنێ عقلی بەکارنێنێ با دنیا پڕ بێ لە پند و ئامۆژگاری ئیسودی لێ نابێت بەڵێ لە بین بردننی ئاوەدانیەکانی ڕابردوو ئەگەر لە مێژووە هەڵگەڕانەوەی بێ لافاو بوو بێ هەر جۆرێک بوو بێ ینی ئاوەدانیەکان لە بین برابێ ئێستا کرێت چۆن ئاوەدانیەکان لە بین ببرێ جەنابی مامۆستا ئێستا زانایان دەڵێن بۆ ئومەتی پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم خوای پەروەردگار یاساکەی گۆڕیوە چونکە کاتی خۆی هەر پێغەمبەرێک کە هاتوو بۆ عەشیرەتێک بۆ گەلێک بۆ کۆمەلگایەک بووە بۆ کات و شوێنێکی دیاریکراو هاتووە لەبەرەوەی ئەو خەڵکە کە لەو شوێنە بوون ئەگەر ڕاست نەبووبنەوە چاک نەبووبن دوای ئەوەی ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوانی کە لەگەڵی بوون دەربازیان بۆ خوای پەروەردگار ئەوانی کەی لە بین بردووە بۆ ئەگەر ئەوانی لە بین بردووە لەبەرەوە کە ئەزمونێکی فاشیلیان هەبووە خۆ خەڵکیش دیکە هەبووە ماوەتەوە ئەزمونێکی کەی تازە لە نێو ئەواندا دەستی پێ کردووە یعنی خوای پەروەردگار گەلی نوحی بە تۆفان فەوتاندووە دوای گەلی عاد هەبوون گەلی عادیشی بە بایەکی بەهێز فەوتاندوون گەلی ثەمود کە صالح پێغەمبەریان بووە ئەگەر ئەوانی فەوتاون بە چریکەیەک گەلی لوط عەلەیهی سەڵات وسەلام کە خواژێرە و ژووری کردوون لە دوای ئەوان ینی هەر پێغەمبەرە بۆ گەلێکی دیاریکراو بۆ عەشیرەتێکی دیاریکراو بەڵام پێغەمبەری خاتەم بۆ هەموو بەشەریەت هاتووە لەبەر ئەوە خوا یاساکەی گۆڕی ئەو تێکچوونی کۆمەلگا و لە بینچوونی ستەمکاران و کۆتایی هاتنی کۆمەلگا ئێستا بەدەستی خۆیانە واتە بەڵایەکی خارق العادە بەڵایەکی نائاسایی و ناسروشتی بۆیان نایەت وەکو با و باران و لافا و چریکە و ئاگرپژێن و ئەوانە وەکو بەسەر گەلانی دیکە داهاتوو بەڵکو بۆ خۆیان بەدەستی خۆیان وەکو خوا دەفەرمێ یخریبونە بیوتەهم بئەیدیهم بەدەستی خۆیان ماڵی خۆیان کاول دەکەن چونکە ئەگەر خوا سبحانه وتعالى بەڵایەکی گشتی ئێستا بنێرێ بۆ ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە هەموو مرۆڤایەتی بە مەفهومێک بە ئومەتی پێغەمبەر لە قەڵەم دەدرێ بە هەندێک دەڵێن ئومەتی داوا هەموو مرۆڤایەتی ئێستا لەسەر میلاکی پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام لەسەر هەموو تاکتاکی بەشەریەت پێویستی ئیمان بە پێغەمبەری خاتەم بێنێ کە دیارە بۆش ئەرکی مسلمانانە دەبێ ئەو بانگەواز و پەیامی پێغەمبەری خوا بگەێنن بە هەموو بەشەریەت کەواتە ئەگەر خوای پەروەردگار لەسەرەوە کە ئەو ئومەتە لار دەبێ و خراپ دەبێ لە بینی بەرێ معناو هیچ کەس لەسەر زەوی نامێنێ
لبرو خوا سبحانه وتعالى ام قانون وقاعده گۆڕی بەڵێ ئێستاش تسۆنامی يعني بەڵاو شتی گەورە دەبێت شتی ناوچەی بەڵام خوای پروردگار بەڵای گشتی هەڵگرتووە لەسەر مرۆڤایەتی لەبەر ئەوەی کە بە قسەی پێغەمبەری خاتەمناکە عەلەیهی سەڵات وسەلام بەڵام لەجێ ئەو هەموو ئاگر و ئاسنە بەسەرێکدا دەبارێن و شەڕ و شۆڵ و تاوان و ئەو هەموو خراپەکاریە کە لە زەویدا هەیە بە حەقیقەت هەمووی دەرهاویشتەی زوڵمە و دەرهاویشتەی قۆرەخکاریە و دەرهاویشتەی ئەوەیە کە خەڵک لە فیتڕەتی خوا لەسەری خوڵقاند و لە شەریعەتێکە خوا بۆی ناردوو هەڵدەگەڕێت. بەڵێ جەنابی مامۆستا هەم خەڵک و جەماوەر هەم دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە بە تێڕوانینی جەنابت بۆ ماوەی ڕابردوو لە هەرێمی کوردستانە ئێمە توانیومانە پەند لە مێژووی نزیک و دووری گەلانی هەم دوور هەم نزیکی ناوچەکەی خۆمان وەربگرین؟ ئەمن پێم وایە نەخێر بەداخەوە ینی زۆر بە کەمی پەندمان وەرگرتووە چونکە جارێمە هەر پێویست ناکە بچینەوە بۆ ڕابردوو زۆر دوورکەوینەوە ینی بچینەوە بۆ پێش ڕاپەڕین هەڵبەتە بچینەوە بۆ پێش ڕاپەڕین و بۆ زۆر پێش ڕاپەڕینیش جێ خۆیەتی چکە خوای پەروەردگار مێژوو وەکو چۆن پێمان دەفەرمێت تەماشای گردونکەن وكأي من آيات في السماوات والأرض يمرون عليها وهم عنها معرضون زور نشانه الأسمان كانوا زويدا بلان دار رد بن بلام سرنجيان نادن وكشون خواي برجر أواني بآيات لقلم داو بيش ما دفرمي قل سيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين بلا بزويدا برون سرنج بدن هم وات سيري عملي بقرن شوي نواركان يعني ببينا وعاد وثمود أو مثلا أهرام مكاني مصر أو شوي ياخذ سيري نظري كتاب ميجوب أخوانه جا وەکو چۆن خوا فەرمانمان پێ دەکا نیشانەکانی خوا لەو گردوندا ببینی پێشمان دەفەرمێ کە دەستی خوا لە ژیانی بەشەردا ببینین ئەو گەلانەی کە پێغەمبەرانیان بە درۆ داناوە و ئەو گەلانەی کە ستەمیان کرد و خراپیان کرد و شوێنوارەکانیان سەرنج بن ینی جێ خۆیەتی کە ئاوا بکەین بەڵام وەکو گوتم ئێمە زۆر ئەگەر دووریش نەڕۆین ینی تەماشای پێش ڕاپەڕینی نەکەین کە ڕژێمی بەعەس چی دەکرد و چۆنی دەکرد و دوای چی بەسەر هات چی بەسەر هات ئەو سەدامەی دەیگوت ئیدا قال سەدام قال لعراق قەت نابێ خەڵک لە بیری بچێتەوە دوایی ماڵێکی لەم خەڵکی عراقە کە دەیگوت وەکو بڵێ هەموو عراقی لە خۆیدا خولاسە کردبووە ئەگە سەدام گوتی عراق گوتی ئەوە درۆیشی زۆر گەورە بە چونکە لەو هەموو عراقە ماڵێکی دەست نەکەوت تێدا خۆی تێدا حەشاردا بەڵکو بۆ خۆی قۆڵتێکی هەڵقان بۆ خۆی تێدا شاربەوە جا ئەگەر ئەوەش نەکەین بەڵام هەر لەم مێژووی نزیکی ئەو چەند ساڵی خۆماندا لە 2011 بەم لاوە 5-6 وڵات چیان لێ هات و ئەوانی کەش وەکو بڵێ دەفریا خۆکەوتن تۆ چاکسازیان کردو و پاشان هەندێک لە زرهێزانیش ئیرادەی شوم و خراپەکاریان و خۆ کەوت کە هەندێک لەو شۆڕەشانیان لەبار برد و خەڵک چاوترساو بوو کە گۆڕانکاری بکە یعنی ئەمە گەر پەند لە دەرودراوسێ و لە مێژووی نزیک خۆشمان وەربگرین بەشمان دەکا و نابێ هیچ کەسیش پێی وابێ کە حەقی ڤیتۆی هەیە لە بەرامبەر خوا و سوبحانه وتعالى یاساکانی خوا سبحانه وتعالى لە قورئاندا لە وشەی سنەت بەکاردێنێ وەکو تاک قەت و سنة الله في الذين خلوا من قبل سنة الله يعني قانون الله قانونی خوا یاسای خوا وشەی سنەت خوا وەکو لە جیاتی وشەی قانون بەکاردێنێ ئێمە وشەی قانون بەکاردێنین خوا وشەی سنەت بەکاردێنێ یا دەفەرمێ قد خلت من قبلكم سنن فسيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين لە پێشەوەدا یاساکانی خوا ڕابردوون بە زەویدا بڕۆن سەرنجدەن سەرنجامی ئەوانەی کە پێغەمبەرانی بە درۆ داناو چۆن بوون يعني ئەوە کە خوا سبحانه وتعالى باسی سنت دەکا بە تاگ و باسی سنن دەکا بە کۆ سەرنجی ئێمە ڕادەکێشێ کە ژانی بەشەر ئەوە نییە بکشاری بێساحەب بێ خوا سبحانه وتعالى بە ئیرادەی خوا بەڕێوە دەچێەوە خوا چەند قانونیشی داناوە لە ژانی بەشەردا یەکێ لە قانونەکان ئەوەیە کە بە زوڵم کۆمەلگاکان کۆتاییان پێدێ یەکی دیکە لە قانونەکانەوە کە بە عەدل وڵات فەراح دەبێ بەرەکەتی دەکەوێتێ وەکو گوتراوە بالعەدل قامەتی السەماوات والأرض یەکێک لە یاساکان ئەوەیە کە بناغەی تەبایی نێوان خەڵک بریتێ لە دادگەری دەتەوێت خەڵک تەبا بێ یەک ڕیز بێ یەکدی خۆش بێ بە دادگەری تەبایی پەیدا دەبێ یعنی زۆر کەس باسی تەبایی برایەتی وەک ڕیز دەکا یان گلەی لە هێندێک لایەنە سیاسی دەکا یان گلەی لە خەڵک دەکا بۆ تەبانین
یکاکە بەبێ دادگەری تەبایی پەیدا نابێ تۆ بڵێ هی خۆم بۆ خۆمی تۆش دەخۆم آخر جای چۆن برایەتی دەبێت چۆن تەبایی دەبێت ئەگەر تەماشای مێژووی گەلانی پێشوو بکەین و تەماشای مێژووی هاوچەرخیشمان بکەین دەبینین کاتێکە هاوسەنگی لە نێوان چینەکانی کۆمەڵگادا تێک دەچێت یعنی کەمێک پڕ دەبن زۆر بەش قڕ دەبن وەکو من زۆر جار ئەو زاراوم بەکارێناوە حیزب و خزم پڕ دەبن خەڵک و جەماوەریش قڕ دەبێ وڵات تێک دەچێت ئاشتی کۆمەڵایەتی تێک دەچێت بۆ جا خۆ ئینسان ئەگەر تۆزێک ویژدانی خۆی بکاتە دادوەر تەماشا بکە جارێ خوا سبحانه وتعالى دەفە والأرض وضعها للأنام خوا زەوی بۆ خەڵک داناوە لسورة الرحمن لسورة البقرة دفرمي وخلق لكم ما في الأرض جميعا أوي للزوي دا يبو هموان ثاني خلقان دو لسورة الجاثيرة دفرمي وسخر لكم ما في السماوات وما في الأرض جميعا منه هرشي لأسمان كان الزوي دا هي للاين خوي بو هموي بو إيوه دا سماو كردوا بحش أو بشر أويش بشر أوي ديكاش بشر همو خويك بشر خوا سبحانه وتعالى ما في فيتوي نداو بكس وامتيازي نداوە بە کەس بەسەر ئەوی دیکەدا نەوەکو شەخص نەوەکو بنەماڵە نەوەکو عەشیرەت نەوەکو گەل و نەتەوە هەموو وەکو یەک خوڵقاندوون لەسەر ئەم زەویە دایناون ڕزق و ڕۆزی هەمووانی خستۆتە ناو ئەم زەویەوە ئێستا چ ڕەوای حەقا شەخسێک ماڵێک بنەماڵەیەک عەشیرەتێک حیزبێک نەتەوەیەک ڕەگەزێ وەکو ڕەگەزی ئاریکاتی خۆی هیتلەر و ئەوان دەیان گوت بێنێ یاخود وەکو ئێستا ئەوروپاوا گومان دەبا سپی پێست خۆی بکا بە کوێخای زەوی ئەمجا پێی وابێ و خێروبێر هەمووی دەبێت بەردەستی ئەو دابێ جا چەندی پێی خۆش بوو دەیدا بە خەڵک ئیرادەی ئەوانی پێ بکڕ جا ئەوە ڕەگەزێک بیکە نەتەوەیەک بیکە عەشیرەتێک بیکە حیزبێک بیکە بنەماڵەیەک شەخسێک بیکە زوڵمە ئەوە ناگونجێ ئەوە وڵات بەڕێوە بچێ و ناگونجێ بەو شێوەیە ئەو خەڵکەی دیکە بە تایبەتی ئێستاش کاکدانە هەندێک بەداخەوە دەڵم چاک نازانن ئێستا چ بار و دۆخێکە کاتی خۆی ڕەنگە و زۆرە زوڵمانە بوو بن 100 ساڵ 200 ساڵ دەوامی کردووە وانە ئومەویەکان حکمیان کردو زوڵمیان کردووە و قۆڕەخکاریان کردو عەباسیەکان هاتوون 300 400 ساڵ حکمیان کردو عوثمانیەکان هاتوون و خەڵکی دیکە هاتووە بەڵام ئێستا دنیا زۆر گۆڕاوە ئێستا دنیا هەم لە ڕووی نزیک خستنەوەی مەسافات گۆڕاوە هەم لە ڕووی ئەوە کە خەڵک زۆر هۆشیار بۆتەوە و هەموو دنیا وەکو دەڵن دنیا بۆتەوە لادەیەک ئێستا خەڵک ئەمجا خەڵک هۆشیاری کۆمەڵایەتی و سیاسی فکری زیاتر بوو لەبەرەوە ئەوەی کە بەعەقڵی نەک 70 و 80کان ئەوەی بەعەقڵی 90کانیش ئێستا ڕەفتارکە معناوە بەجێ ماوە لە واقعی کۆمەڵگاکەی خۆی بەجێ ماوە يعيش في غير زمانه من زۆر زار بە هەندێک لەو مامۆستایانەی کە دەیانەوێت وەڵامە کۆنەکان بۆ پرسیارە تازەکان دابنێن یعنی ئیمامێک پێشەوایەک ڕزا و ڕەحمەتی خوایان لێبێ 1000 ساڵ لەمە پێش 1200 ساڵ لەمە پێشیاوە تەمە لەو بوارانەدا کە بواری هەڵسو کەوتەکان و عادەتەکانە ئەو بوارانی کە گۆڕانیان بەسەردادێت بێوێت ئەو کاتە کە ئەو ئیجتیهادێکی کردووە بۆچوونێکی هەبووە چارەسەری کێشەی ئێستای پێ بکە ئەوە من پێ دەڵم ئەو کەسە يعيش في غير زمانه جا ئەوە هەر بۆ لە بواری دینداری فقهدانیە لە بواری کاری سیاسیدا زۆر زەقە ئەوە من هەندێک کەس دەبین هەندێک قسە دەکا بە شێوەیەک ڕەفتار دەکا بە شێوەیەک بیر دەکاتەوە يعيش في غير زمانه نازانێم زمانێکی دیکەیە وەخۆ وەکو گوتمە هەر وەکو حەق و عەدل و ئەو پرەنسیپانەش تەماشا بکەی عەدل وایە کە تۆ چی حەقێک بە خۆتی ڕەوا دەبینی بە مناڵەکانی خۆتی ڕەوا دەبینی بە خزمەکانی خۆتی ڕەوا دەبینی بە دەوروبەری خۆتی ڕەوا دەبینی بە بەرامبەرەکانیشی ڕەوا ببینە ئەوە عەدلە بە ئاوا وڵات بەڕێوە دەچێت پێچەوانەی ئەوە زوڵمە و بە زوڵمیش خۆی پرگار هەواڵی پێداوین کە بەهۆی زوڵمە و کۆمەڵگاکان دەفەوتێت بەڵێ مامۆستا بە بڕۆی جەنابەت هۆکاری چیە ئێمە پند وەرناگرین لە ڕابردوومان ئایا ینی مەسرەفی زۆر تێچێ پند وەرگرتن لە ڕابردوومان ئایا خۆمان بەزە لە زانین ئایا خۆمان لەوانی پێش خۆمان بە عاقڵترە زانین بڕۆی تۆ هۆکار چییە؟ وڵا کاکدانە هۆکار زۆرن تەمان ئینسان تەنیا عەقڵی ڕوت نییە سا فریشتەکان عیلم و عەقڵی ڕوتن شەهوەت و ئارەزوو تووڕەیی و ئەو سیفەتە خراپانەیان نین لەبەرەوە سەرپێچی لە فەرمانی خوا ناکەن چیان پێ بگوترێ وەکو چۆن کۆمپیۆتەر چ معلوماتێکی بخێنێ و دوایی پرسیاری لێ بکە وەڵامی ڕاستە دەداتەوە فریشتە ئاوان بەڵام مرۆڤ کائینێکی زۆر ئاڵۆزە
مرۆڤ تەنیا عەقڵ نییە، مرۆڤ نەفسە، ئارەزوویە، کۆمەڵی غەریزەیە، سیفەتی تووڕەیی هەیە، سیفەتی خۆشویستنی هەیە، ڕقلی هەڵسانی هەیە. بۆیە وەڵامەکەی زۆر ئاشکرایە، بۆیە پند وەرناگرن، عەقڵی دەیبینێ، بەڵام بەرژەوەندی لەوەدا نابینێ کە بەرژەوەندی شخصی خۆی یا بنەماڵە یا حیزبیە تایبەتی خۆی لەوەدا نابینێ کە وەکو ئەو نەکە. وەجاری وایە هەوا و نەفس و ئارەزوو کەسێک کەسگەرە دەکێشێت، هەر دوور نەڕۆین، خۆ دەزانێت بە پێی عیلم و عەقڵ و دەزانێت کەسگەرەیان زیانی هەیە، بەڵام بۆ دەیکێشێ. من دکتۆرم بینی و پزیشکم بینم شەراب دەخوا، دکتۆر جیان مادەی سەرخۆشکەر بەکاردێت و نازانی، ئەتۆ لە خەڵک زۆر باشتر دەزانی ئەوە چ زیانێکی، بەرەوڵا دەزانم ئەی بۆ وا دەکەی، تااقەتی بەخۆی ناشی. بۆ چکە ئینسان تەنیا عەقڵ نییە، ئینسان ئارەزووشە و نەفسە و اینجا بۆیە لە ئیسلامدا زۆر باسی تەزکیەی نەفس کراوە، زۆر باسیەوە کراوە، نەفس دەبێت پاک و چاک بکرێت. ئەگەر ناو نەفسە دەبێتە سەرچاوی زۆر لە غەڵەت و پەڵەت، بە عەقڵ شت دەزانی بەڵام نەفست نایەڵێ بە حوکمی عەقڵ ڕەفتارکەی، بەڵکو وات لێ دەکا بە دوای غەریزە و هەوا و ئارەزوەکانی خۆت کەوی لە حاڵێکدا عەقڵت ڕەفسی دەکا، عیلم ڕەفسی دەکا، بەڵام نەفست وە ئارەزوو دەکا. زۆر باشە، کاتی پشۆ ئەگەڕێنەوە. بینەرانی خۆشەویست، پشوێکی کورد وەرەگرین و بەرنامەکەمان بەردەوامە بێت. دووبارە سڵاو بەڕێزان، لە بەرنامەکەمان بەردەوامین بە میوانداری بەڕێز مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر. مامۆستای بەڕێز، بەم شێوازە بپرسین، ئەگەر ئێمە دەسەڵاتداران خەڵک و جەماوەت بەعام قساکەین، ئەگەر پندمان وەرنەگرت لە ڕابردووی گەلانی پێشخۆمان، ئەو هەڵانەی ئەوانمان دووبارە کردەوە، ئەکرێ بڵین هەمان سزای دنیایی و دواڕۆژیش چاوەڕێمانەکە؟ وەکو پێشتر باسم کرد، هیچ کەس حەقی ڤیتۆی نیە لە بەرامبەر خوا و یاساکانی خوادا. کەسێک کە لە ئەمریکا ژەهر بخوا یا لە ئاسیا یا لە ئوسترالیا، ئەگەر هەمان جۆرە ژەهر بێ و بە هەمان ئەندازە بێ، بە تەئکید مەگەر جیاوازی لە پێکاتەی جەستەییاندا هەبێ، یەکێکیان بەرهەڵستی بەهێزتر بێت و یەکیان کەمتر، گەرنا هەر هەمان شوێنەوار کە لەسەر مرۆڤێکی ئەمریکی دادنێ و ژەهر خواردن لەسەر یەکی ئوسترالی و ئاسیاییش دادنێ. کافرێک و موسڵمانی بخەنێ و ئاوەوە، ئەگەر مەلە نەزانێتیان دەخنچێن. بۆ بەپێی یاسای خوا ئەگەر چوێ نێو ئاو نێو دەریا دەبێت مەلە بزانی. خۆ ئەگەر کافرەکە مەلە بزانێ و موسڵمانەکە مەلە نەزانی، کافرەکە دەرباسی دەی موسڵمانەکە دەخنچێ. بۆ چکە موسڵمانەکە پێچەوانەی یاسای خوا جوڵاوەتەوە، پێچەوانەی یاسای کەونی خوا جوڵاوەتەوە، کە یاسای قەدەری خوا، کە تۆ ئەگەر چوێنێ و ئاو دەمێ مەلە بزانێ، گەرنا دەخنچی، ئەگەر بویستە بە شاخی هەڵگەڕێ بە شاخەوان. مەبەستە بڵێ یاسا کەونیەکانی خوا بۆ هەموو لایەکە، وەکو یاسا تەشریعیەکان نییە؟ یاسا تەشریعیەکان بۆ دیارە مولزیمن بۆ مسڵمانان، ئەوەی بڕای بە ئەسڵی دین نەبێ، خۆی لە خوپۆپەکانی دین پیان و ملزم نابێ، بەڵام یاسا کەونیەکان بۆ هەموو کەسێکن و بۆ هەموو لایەکن و بۆ ورد و درشتن. ئەلبەتە یاسا شەرعیەکانیش بۆ هەموو لایەکن، ئەوانەی کە دێنە نێو ئیسلامەوە، بەڵام و کەسێ نیەتە نێو ئیسلامەوە دیارە خیتابی شەرعی ڕووی تێناکە. جا مەبەستمەوەی کە ئایا کەسێک کە ئێستا لە هەرێمی کوردستاندا، لە عێراقدا، لە هەر شوێنێکی دنیا، ئەگەر هەمان شت کە خوا فەرموویەتی فڵان گەلە لە مێژوودا ئەو تاوانیان کرد، تووشی ئەو چارەنووسە بوون، تووشی ئەو سەرنجامە بوون، بەو شێوە سزادران لە دنیادا و ئەو سزای چاوەڕێیان دەکات لە دوا ڕۆژدا. ئایا بۆ گەلێکی بۆ خەڵکێکی ئێستای هەرێم و عێراق و کوێ و کوێش بێگومان هەروایە. بۆ چونکە خوا سوبحانە وتەعالا یەکی لە سیفاتەکانی خوا ئەوەیە کە حەکیمە، و یەکی لە سیفاتەکانی ئەوەیە کە دادگەرە. خوا سوبحانە وتەعالا جیاوازی بە مرۆڤەکان ناکە، جیاوازی بە خەڵکەکان ناکە. دەڵێ لە تەفسیری ئەو ئاەتەی کە دەفەرمێ ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون، هەر کەسی حکم نەکا بەوەی کە خوا ناردوێتە خوار ئەوانن بێبڕوایان. یەکێک لای حوذەیفەی یەمان گوتی ئەوە مەبەست پێ خاوەن کتێبەکانە، جوولەکە و نەسڕانیەکان، ئەوان ئەگەر حکم بەوە نەکەن کە خوا ناردوێتە خوار کافرن، بەڵام ئەوە ئێمە مسڵمان ناگرێتەوە. دەڵێ حوذەیفەة بن اليمان قسەیەکی جوانی گوت، وتی نعم الإخوة لكم بنو إسرائيل إذا كانت لكم كل حلوة ولهم كل مرة. تیوڵای بەنو ئیسرائیل برای باشن بۆ ئێوە، ئەگەر هەرچی تاڵە بۆوان بێ، هەرچی شیرنە بۆ خۆتان بێ، نەخێوانیە. هەر کەسی حکم نەکا بەوەی خوا ناردوێتە خوار،
ئەگەر جوولەکە و نەسرانی بێ ئەگەر مسلمان بێ هەر کەسێک بێ تا جوولەکە و مسلمان ماتە لە ڕۆژگاری خۆیاندا ئەوە بێگومان معناوە کە حکمی پێنەکا و بڕوای پێنە بێ و سەرپێچی لێ بکاو لە بازنی ئەو شریعەتە بچێتە دەرێ دیارەوە یەک حکمیان هەیە هەمووی بەنسبەت یاسا شەرعیەکە وایە و بەنسبەت یاسا کەونیەکانی بێگومان هەروایە کە تۆ تەماشای بکە من وێ نەمهێنایەوە ئەگەر لە ئیغریقی کۆندا کاتی خۆی لە میزۆپۆتامیە لەم عێراقە لە میسر لە هیند لە هەر شوێنێک مێژووی بەشەر بخوێنەوە من زۆر تەماشای مێژووی کۆمەلگاکان و مێژووی نەتەوەکانم کردووە هیچ کۆمەلگایەک هەرەسی نەهێناوە مەگەر لە حاڵێکدا کە شیرازەی کۆمەلگا تێکچۆ بەهۆی زوڵم و ستەمەوە یەک و بەهۆی ئیتراف و ئیسراف و خۆشگوزەرانیەوە خۆشگوزەرانی کەی ڕوودەدا کاتێکە طبقەیەک چینێک دەست بەسەر هەموو شتێکدا دەگرن خەڵکی دیکەی لێ مەحروم دەکەن یعنی لە هەر شوێنێک لووتکەی بەرزت بینی شیوی قوڵش دەبینی مستەفا لوتفی منفەلووتی لە مناسبەتی دیکەشدا باسم کردووە لە کتێبێکی هەیە نەظەرات جا قسەی جوان دێنێ دەڵێ شەوێک دیارە لە لوبنان ژیاوە دەڵێ شەوێک لە بازاڕی لە بەیروت چوومە دەرێ ئەوە پیاسە بکەم هەوای باڵی خۆم دەمجوم لە ناڵە ناڵێک بوو لێ چوومە پێش فەرم و کاکە چیتە کابرایەک بوو ئەژنۆی بەزجێ و نووساندبوون هاواری دەکرد گوت زگم دێشێ زگت بۆ دێشێ تۆڵا زۆرم برسیە دەڵێ ئەوەنی کرا هاوکاریم کرد و ئەوانە لەوی تێپەڕیم لە گەڕەکەکەی ئەو لای کابرای شێش لەسەر گازی پشتێ ڕاکشا بوو ورجی دەبای کرد بوو کاکە تۆش چییە ئەویش هاواری کوڕ زگم دێشێ کاکە زگت بۆ دێشێ تۆڵا زۆرم خواردەوە جا دەڵێ زگهێشانی بابای تێر زەریبەی زگێشانی بابای برسیە ئەگەر تێرەکە ئەو چوار پارۆ زیادەی نەخواربان نەبوو خۆزجی دێشا دابای بە برسیەکە وزجی نەدێشا هەموو کۆمەلگاکانی بەشەر هەر ئاوات یەک چوون کە هەندێکیان لە تێریان زیان هێشاوە هێندێکیان لە برسان ئێستا لە وڵاتی ئێمەدا هێندەی پارە هەیە وەکو بەرپرسێک گوت بژێرخانەکانیان پڕ کردو لە فەردە هێندەی پارە هەیە نازان لە کوێی دانێ هەر بەجددی هەشە نازانێ چۆن ژانی ڕۆژانەی خۆی بەڕێکە من خەڵک دێ بۆ لام والله هەیە محتاجی 10,000 دینارە دەی باشە زۆرم پێ عەجایبە کەسانێک خۆیان لەم وڵاتەدا بە تەبەقەی سیاسی دەزانن بە مشورخۆر دەزانن بە خاوەنی خەڵک و وڵات دەزانن تەماشاش دەکەن خزم و حیزبی ئەوان پڕ بووە ملیار لێرن ملیۆن لێرن ژیانیان زۆر جیایە خەڵکی کەش دەبینن کاکە تۆ چۆن دەتوانی ئاوا بڵێ من خاوەنددارێتی ئەو خەڵک وڵاتە دەکەم چۆن دەتوانانی بڵێ مشورخۆری ئەو خەڵک وڵاتم چۆن دەتوانی بڵێ وەڵام من دڵسۆزی ئەو خەڵک وڵاتم ناتوانی عیلاجی بکە ئەگەر ئاوا بە کەڵک نایە لەوانەیە هەندێک خەڵک بڵێ باشە بۆ لە نەوەتەکان من زۆر جار گوتومە لە نەوەتەکان وەزعی خەڵک ئێستا زۆر خراپتر ئەو مامۆستایانە ئێستا خۆ پێشاندان دەکەن ئەمن بە بیرم دێ من لە ڕانیە بووم مامۆستا هاتووە بۆ لام کە مامۆستای خۆم بۆ لە سەرەتایی دەرسی پێگوتووە کە بینیم تەمە دەستیشم ماچ کرد و گوتم فەرموو مامۆستا لە خزمەتدام وتی وەڵای هاتووم بۆ 1 کیلۆ ڕۆن گوتم باشە وتی وەڵای ئەگە ئاردشتان هەبێ وەڵای 2-3 کیلۆ ئاردشم دێ 2-3 کیلۆ ئارد خۆ ئاگادارە گوتم کاکە بێن وەڵا تەنەکە ڕۆنێکی لێ بنیوێ لێ دەرهات بوو گوتم ها مامۆستاوە ئەو گونی ئاردێکیشی بدەنێ بابا مامۆستا دووسێ گوتی وەڵا گوتم نەوەکو نەشتان بێ بۆ خۆشتان ئەو مامۆستانە ئەو کاتە سەبریان دەگرت زانی بۆچی کاکدانا یەکەم ئەو کاتە بەڕاستی قیەمی ئیمانی و ڕوحی بەهێزتر بە دڵی خەڵکدا بەداخەوە تەوژمی عەلمانی ئەو خەڵک و وڵاتەیان وا لێ کرد کە زۆر بەرەو عەلمانیەت و بەرەو سوڕانەوە لە سوورگەی غەریزەکان و گەدە و ئەوە غەریزەکاندا خەڵک وای لێ هات کە قیەمی ڕوحی ئیمانی زۆر لە دڵا کەس بۆ یەک دوو خەڵک و جەماعەت کاتە تەماشای دەکرد بەرپرسەکانی وەکو خۆی دەبینی بەرپرسەکانیش ژیانیان زۆر جیان نەبوو لە خەڵک ئەو بەرپرسانی چی گاڕانە سارەی نەبوو ڤیلایان نەبوو گوێ لێ عەزیزەکەم دوو سێ خەڵک ئومێدی هەبوو ئومێد دەیگوت ئەوە پەرلەمانی شەڵا جا پەرلەمان هەڵدا دەنێین حکوومەت بنیاد دەنێین جا وڵاتەکەمان دەبێتە بەرەو قەوارێکی سیاسی سەرکەوتوو دەچین ئێستا پەرلەمانت هەیە پەکەت خستووە حکوومەت هەیە ئیفلیجت کردووە دەسەڵاتی دادوەریت هەیە حسابی بۆ ناکەی بۆیە خەڵک ئەمەل و ئومێدی نەماوە
جا مەبەستمەوە کە ئێمە بەڕاستی ئەگەر چارەسەری نەکەین بارودۆخەکە ئاوا بەردەوام بێ مێژوو شاهی دەکە ئەم وەزعی ئێمە ناتوانێت بەردەوام. زۆر باش مێژوو پێمان دەڵێ دەفریای خۆتان بکەون ئەگەرنا ناتوانن چی دیکە بەردەوام بن. بینەوە بگەڕێنەوە سەر قورئان جارێکی تر تا چەند با بڵێن چ ئەندازەیەک پانتایی پند و عیبرەت لە قورئانە خۆی گەورە گرنگی پێداوە بۆ ئینسانەکان. ئەوەندە بەسە کە دوو لە سەرسەی قورئان بەسەرهاتە و بەسەرهاتیش خوا بەگشتی دەفەرمێ لەقەد کانە فی قەصەصهم عیبرەة لئولی الألباب ما كان حديثا يفترى ولا بس آياتي كوتاي لسورة يوسف ده لبسرهات ياندا بسرهات پیغمبران وعليهم الصلاة والسلام قال كان ياندا پند هي بو خاون عقلان قسيك نيه هالبصرا به او بلكو فرمايشتي خوايا جاء بوشي خوا سبحانه وتعالى دول سرسي قرآن ترخان كرا و پانتایکی زوره بو بسراتی پیغمبران علیهم الصلاة والسلام البته و هەڵهێنجانی خۆمە وەکو لە تەفسیری سوورەت یوسفیدا باسم کردووە من پێم وایە ژیانی بەشەر زۆربەی ڕۆیوە کەمێکی ماوە واتە هەر لەو کاتەوە کە قورئان هاتووەتە خوار ڕەنگە دوو لە سەرسەی ژیانی بەشەر تێپەڕی بێ وەکو لە هێندێک فەرمایشتی پێغەمبەریدا عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی پێ دەکا وەکو دوو لە سەرسەی ژیانی بەشەر تێپەڕی بێ یەک لە سەرسەی مابێ جا ئەو دوو لە سەرسەیە خوای پەروەردگار خستوێتە نێو قورئانەوە خستوێتە نێو دوو لە سەرسەی قورئانەوە کە تۆ بێنی تەماشایکەی پەندی لێ وەربگری چونکە ئەو قسەیەکی مەشهورە دەڵێ التاریخ یعید نفسه مێژوو خۆی دووبارە دەکاتەوە زۆر جار وایە تەماشا بکە بنەماڵەی ئومەویەکان نزیکەی 90 ساڵێک حکمیان کرد لە ساڵی چلەوە کە معاویە بوو بە گەورەی مسلمانان دوای چوار خەلیفە ڕاشیدەکان دوای چوار خەلیفە ڕاشیدەکان تاکو ساڵی 92 تا ئەو دەوروبەرە یعنی تاکو 132 حدودی 90 ساڵێک 92 ساڵ بۆ هەر ئەوەندە چونکە ئەو ماڵە بنەماڵەی ئومەوی یعنی ناویان لە غەیری عەرەب نابوو مەوالی وەکو بڵی کۆیلەشە تەماشایان دەکردن ئەمجا لە جیاتیوە کە خەڵک سەرگەرم کەن بە قورئان و بە سونەتەوە سەرگەرمیان کەن بە شیعری جاهیلیەوە بە منافەسەی قەیسی یەمانی پەیدا بوو منافەسەی تیرە عەرەبەکان پەیدا بوو منافەسەی بینی عەرەب و نەتەوەکانی دیکە پەیدا بوو یعنی لە ئەنجامی ئەوەدا کە کاریان بۆ بنەماڵەکەی خۆیان دەکرد تەماشا زۆر نەیانتوانین دەوام بکەن عەباسیەکان لە دوای وان هاتن لە 132 کە ئەبوو عەباسی سەفاح و ئەبوو جەعفەری مەنسوور تاکو 656 یعنی ئیوان زیاتری دەوام کرد چونکە وەکو بڵێ پەندیان وەرگرت بوو لە ئومەویەکان و تۆزێ فراوانتر بیریان دەکردەوە غەیری عەرەبیشیان هێنابوو ناو شتەکانەوە مەبەستم بەوەی کاکە دانا یعنی ئێمە گەر تەماشای مێژووی خۆمان بکەین وەکو مێژووی مسلمانان ئەگەر تەماشای واقعی هاوچەرخمان کەین هەمووی پێمان دەڵێن کە ئەوانەی کە لە قاو و قەپێلکی تەسکدا دەژین و ئەوانەی کە بۆ ئامانجی بچووک دەژین حقیقەت کەم بڕدەکەن و بۆیە ئینسان وا باشە خۆی وا لێ بکە بێنی ئامانجی گشتی هەبێ و بە چاوێک تەماشای خەڵکە بەتایبەت ئێمە کە میلەتێکی مەزلومین لە سەر نەخشەی سیاسی بوونمان نییە زۆرمان زوڵم لێکراوە بەڵام ئێستا کە ئێمە لەم بەشەی کوردستاندان باشووری کوردستان هەرێمێکمان بنیاتناوە گلەی لە کێ بکەین کە وەزعمان بەشێ پەرلەمانی خۆمان پەک دەخەین حکومەتی فلیج دەکەین پێکەوە مەدار ناکەین پێکەوە متەشەنیجین هەر کامێک وەکو دوژمنی بابەکوشە تەماشای دیکە دەکا گلەی لە کێ بکەین گلەی لە ئێران بکەین خۆ ئێران دێن ناوبژیمان دەکەن گلەی لە تورکیا بکەین گلەی لە بەغدا بکەین گلەی لە کێ بکەین بجگە لە خۆمان بۆیە جێی خۆیەتی هەرچی زووترە لەو خەوە بەخەبەر بێین ئەگەر نا بەڕاستی کاتێک دەبینین کە زۆر فرسەتمان لە دەست داون ئەمە ناڵم دنیا ژێرە و ژوور دەبێ هەتا ئاخیر زەمان دنیا ژێرە و ژوور نابێ بەڵام زۆر هەل پێمان لە ڕابردوو زۆر هەلمان لە دەست داون من پێم وایە گەر بە عەقڵێکی استراتیژی بە تەبایانە لەسەر بناغەی دادگەری ئەم هەرێمەمان بڕێوە بڕوایە ئێستا ئێمە
هەرێمێکی ئاوا قەرزدار و بێ ژێرخانی ئابووری و بێدەسەڵاتێکی هێزێکی عسکەری زیاتی نەدەبووین کە پێویستمان بۆ بێ هاوپەیمانان هەمیشە تارەکانیان چەکمان بۆ بنێرن و هەموو شتێکی خۆمانمان دەبوو ئێستا هەردوو نەڕۆینەوەتە وڵاتێکی وەکو مالیزیا کە من کاتی خۆی لە 2011 چووم پرسییم گوتیان لە ماوەی 10 ساڵدا مەهاتیر محەممەد نەخشەیەکی ئابووری 10 ساڵەی دانا بە یارمەتی تەمان خەڵکی شارەزای وڵاتان و کۆمپانیەکان ئەم وڵاتی بنیاتنا ئێمە دوای 25 ساڵ هەر دەڵین ساواین و هیچنی لە حەقیقەتدا قەزێکە ئەوەیە کە ئێمە مەحکومی بەرژەوەندیە بچووکەکانی خۆمانین مەحکومی بەرژەوەندیە تەسکەکانی خۆمانین بۆیە ناتوانین بەرژەوەندیە گەورە و گشتەکان بێنینەدی ئەمسا دەوترێت ئەگەر پند لە خەڵک وەرنەگرین دەبینە پند بۆ خەڵکی داهاتوو ڕایتۆ لەو بارەوە وڵا ڕاستە من زۆرم پێ ڕاستە و ئەگەر ئێستاش نەبوو بینە پند یعنی من پێم وایە کە تا ڕادێکی زۆر بووینە پند بۆ هەر تەماشا بکە پەرلەمانەکەی بەغدا کە مەگاڵتامان بە بەغدا دەکرد من جارێک باسی ئەوەم کردبوو کە ئەگەر ئێمەش بتوانین وەکو بەغدا بکەین خەڵکێک لێرەوە هەندێک لە دەهۆڵ کوت جا بەداخەوە هەندێک ڕاگەیاندنکاری دەهۆڵ کوت هەن کە وەکو کابرا تەماشا دەکەن داخوا بەرپرسەکەیان چی دەوێت تەماشا ناکات داخوا ڕاستی و حەق و عەدل لەکوێیە یعنی ڕۆژێک بەسپی هەڵا دەڵێن ڕۆژێک بەڕەش هەڵا دەڵێن گوتبوویان ئەوە تەماشای فڵان کەس دەڵێ وڵا بەغدا لە هەرێم پێشکەوتوترە جا ئەی دەرنەکەوت لەوێ پەرلەمانەکە لەگەڵ ئەو هەموو کێشە و بگرە و بەردە و بارودۆخی نائەمنی تەواو و چێشمە کێشی مەزەبی و تایفی و تەدەخولاتی دەوڵەتان بەڵام پەرلەمانەکە ماوە وەتوانیشی کە متمانە وەربگێتەوە لە هەندێک وەزیر و وەزیر لێپرسینەوە لەگەڵدا بکە ئێمەش خۆم پەرلەمانەکەمانە نەکن نەیتوانی لە ماوەی 25 ساڵی ڕابردووە وەزیرێک بانکا و لێپرسین لەگەڵدا بکە بەڵکو ئەوتە پەچیش خرا و ئیفلیجیش کرا جا بێگومان تا ڕادێک ئێمە بووینە پند بەڵام پێم وایە زیاتریش دەبینە پند ئەگەر پند وەرنەگرین بە ئومێدیەوە کە هەم لە کەم و کوڕەکانی خۆمان پند وەربگرین هەم لە مێژوو پند وەربگرین لە مێژووی دوور و لە مێژووی هاوچەرخیشمان پند وەربگرین بۆ ئەوە کە بەختەوەر بین گوتراوە ئەسەعید و مەنی تەعەڵ بغەیریه بەختەوەر کەسێک کە پند لە غەیری خۆی وەردەگرێ بەڵام بەدبەختە و کەسێک کە غەیری خۆی پەندی لێ وەربگرێ بەڕێز مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر سوپاس بۆی کە دووبارە لەم ئەڵقەیەشا وەڵامی پرسیارەکانی ئێمە دایەوە سوپاس بۆ جەنابیش کاکدانا سەلام زۆر سوپاس دەکەین بینەرانی عەزیز و خۆشەویست بەم ئەندازەیە گەیشتینە کۆتایی بەرنامە سوپاس بۆ ئێوە کە تا ئێستا بینەرمان بوون تا ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەدانایی هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین هەر شاد بن خواتان لەگەڵ